بەڵێ دیارە بەداخەوە بەیانی ئەمڕۆ دوو فڕۆکەی بێفڕۆکەوان بە ئاسمانی گوندەکانی بناری خاڵخاڵان ئاسوراونەتەوە بردومانیە گوندانیان کردووە بە تایبەت گوندی تووتەخاڵ لە ئەنجامی بردومانەکەیە ئۆتۆمبیلێکی جۆری توێتە هایلۆکس دەبڵ بەرەوە بردومانەکە کەوتەوە و سوتاوە پێنج سەرنشینی تیا بووە هەر پێنجیان بەداخەوە جانیان لەدەستدا و سوتاوە جەنازەکانیان دیارە تیمەکانی بەرگری شارستانی هێزی پۆلیس ئاسایش تیمی تەندروستی دوابدای ڕووداوەکە گەشتە شوێنی ڕووداوەکە و ئاگرەکەیان کۆنتترۆل کرد بەڵام بەداخەوە ئەو پێنج کەسەری ناو ئۆتۆمبیلەکەی بوون سوتاون و جانیان لەدەستداوە دوای ڕووداوەکە هێز ئەمنیەکان دەستیان بۆ لێکۆڵینەوە کردووە دیارە دوو لە سەرنشینەکان کە ناسراونەتەوە خەڵکی گوندەکانی تووتەخەڵ و جەلەموردن ئەسیانەکەیکیان سوتاون دوان لە جەنازەکان بە تەواوی سوتاوە هیچ ئاسەوارێکی ناسینەوەیان پێوە دیار نیەوە ئێمە نایان ناسینەوە لێرەوە پرسە و سەرخۆشی خۆمان و هیداری ناوچەکە ڕاستی کە سوکاری قوربانەکانەکەین ئومێ دەکەین ڕووداوی لەم بابەتە جاریکە لە سنوورەکەیمە دووبارە نەبێتەوە کە بۆتەوەی ترس و دڵڕاوشیە بۆ گوندنشینان و خەڵکی ناوچەکە ئومێ دەکەین دووبارە نەبێتەوە کە ئەمە جاری دووەمە لە ساڵی 2016 بە هەمان شێوە شاخێکیەوە چەرمەڵە ڕووداوێکی لەم شێوەیە بوو خۆشبەختانە ئەو کات تەنها نزیکی 10,000 دووەنە پوشوپاوانی سنوورەکە سوتا با بڵێن ڕووداوی گیان لە دەستدانی تیان نەبوو. وصل سالم جان اعلام عليه الخراب